سەبارەت بە دوورینەوەی پەردە یاخود دانانەوەی پەردەی گوێچکە کە ئەشێت هەندێک نەخۆش تووشی درانی پەردەی گوێچکیان ببن. ئەم درانش لەوانەیە هۆکارێکی هەر لە مناڵیەوە بە هۆکاری هەوکردنی دێشخایانی پەردەکانیان بوو بێ، یاخود هەندێک کەس بەهۆی زەبری دەرەکیەوە پەردەی گوێچکیان دراوە بە ڕێژەی جیاواز. خۆشبەختانە نەشتەرگەری دانانەوەی پەردەی گوێچکە ئێستا زۆر ئەنجام ئەدرێت، ڕێژەی سەرکەوتنەکەشی زۆر باشە، تا ڕادەیەک نزیکی لە سەرون لە ساغانەوە دەبێتوانێ، چونکە ئەم نەخۆشانە لەبەرەوەی کە ماوەیەکی بەردەوام هاوکردنی گوێچکیان ئەبێت، جەراحەت لە گوێچکانیەتە دەرەوانێ، ئەوە توانای ئەویان نییە بە ئاسانی خۆیان بشۆن یاخود بچنە مەسبەح مەلە بکەن. بۆیە دانانەوەی پەردەی گوێچکەکە ئەبێتەوە هۆی ئەوەی کە جارێکی کە ئەم نەخۆشە ترسیەوەی نەبێ ئەو بچێتە گوێچکەی و هەروەها بتوانێت مەلە بکات، تەنانەت هەندێکی باشیشان ئەگەر ڕێژەی لە دزانی بیستنیان هەبێ ئەویشان بۆ چاکە بێتوانێت. بەڵام ئامانجی سەرەکی نەشتەرگەریەکە بەڕاستی بریتە لەوەی کە جارێکی کە گوێچکەکە تووشی هەوکردن و کێم و جەراحەت نەیەتوانێت و ئەتوانێت دوای نەشتەرگەریەکەش بۆ ماوەی چەند هەفتەیەکی کەم پارێزگاری لە گوێچکەکەی بکرێت و تەنانەت لە ڕێی بەکارهێنانی حەبی ئیلتیهابات و دژەتەن یاخود قەتەراتی گوێچکە دوای ماوەی مانگەیەک ئەتوانێت بچێتەوە کاری ڕۆژانەی ئاسایی خۆی ئەنجام بداتەوە.